دەمەوێت چەند وێنەیەکت نیشان بدەم کە ئازارت بدەن و باگات بێننەوە بۆ چەند ساتێک ئاسوودەیت بشێوێنم. دەتوانی سەیریان نەکەی، دەتوانی بێدەنگ بی، دەتوانی وەکو پیاوکوژەکان ناسنامەی خۆت بشاریتەوە، بەڵام ناتوانی پێش بەڕاستیەکان بگری. هیچ کەس ناتوانێت. یەکەم گولە کە بەرخورەم شەهر کەوت ئێمەی ئاوارە کرد. شەو خەوتم و سپێدە خەبەرم بووە و بینیم ئاوارەی جەنگم. ئەوە لە ساڵی 1970. واتە کە یەکەم گولە بەرخورەم شەهر کەوت 50-60 مەترێک لە منەوە دوور بوو. بووە هۆی ئاوارەبوونم و هەر لەو کاتەدا تامی ئاوارەییم چەشت. ڕەنگە یەکێ لە هۆکارەکانی ئەوەی کە من زۆر بە پەرۆشی ئاوارەکانی کورد بووم ئەوە بوو بێت کە خۆم بە یەکێک لەوان دەزانی و هەستم بە ئازارەکانیان دەکرد. یەکەم کاری فۆتۆگرافیم گرتنی وێنەی خزم و کەس و کارم بوو لە کاتی ئاوارەییدا. لەبەرەوەی من سەرقاڵی کاروباری یارمەتیدانی ئاوارەکان بووم. جێبەجێکردن و دابینکردنی شوێنی حەوانەوە، نیشتەجێکردنی ئاوارەکانی خۆرەمشەهر و ئابادان و دێهاتەکانی دەوروبەر لە ئەستۆی من بوو. هەروەها من سەرپەرشتی دابەشکردنی خواردەمەنیم دەکرد. ئێستا کە بیری لێ دەکەمەوە ئەو هەست و دڵەڕاوچەیەی کە ئاوارەکان بۆ زیندومانەوە هەیان بوو منیشان بوو. شێوەی ژیان و خۆراک و تەندروستی ئەوان بۆ من جێگای بایەخ پێدان بوو. ئێستا کە بەرامبەر ئێوە دانیشتم وێنەی پۆلی سێیەم دەبینن. من لەگەڵ منداڵەکان دانیشتم و وێنەمان گرت. لەو کەسانەی کە لە وێنەکەدا دیارن ڕەنگە تەنیا 10 یا 15 کەسیان مابن. زۆربەیان شەهید بوون یا تووشی کەمەندامی بوون. کەسانێکیشان کە دەتوانن بڕۆن و بڵێن ئێرە ناوەندی وانە خوێندنی من بوو، ئەوە کۆڵانی ماڵمانە و ئێرەش ماڵەکەمانە. بەڵام ئەو کەسانەی کە لە نێوانیاندا گەورە بووم و یادەوەریم لەگەڵیان هەیە ئیدی نەماون. ئەو ڕووداوە بۆ زۆر کورد هاتووەتە پێش. کاتی شەڕی کەنداو کە عێراق هێرشی کردە سەر کوێیت و داگیری کرد، کوردستانی عێراق ئۆتۆنۆمی ڕاگەیاند. لەگەڵ یەکێ لە دۆستەکانم بە ناوی کاوە گوڵستان کە لە کوردستان شەهید بوو یەکەم سەفەرمان کرد. بۆ هەر شوێنێک چوبین هەر پێکەوە بووین. ڕۆیشتینە لای ئاوارە بارزانیەکان کە لە کەرەج بوون. دەیانویست بگەڕێنەوە بۆ کوردستان. بە سەختی قبوڵیان کردین. بەڵام ئاکامی ئەو سەردانە زۆر دڵخۆشکەر بوو. هەفتەیەکی خایاند تاوەکو توانیمان لە سنووری سەردەشت بچین بۆ کوردستان. لەوێ چەند وێنەیەکم گرت کە قۆڵایی ئەو کارە ساتە و هەستی ئاوارەیی و دەربەدەری نیشانەدا. لە هەمووشی گرنگتر لەبەرەوەی ئێمە لەگەڵ هێزە شەڕکەرەکان دەچوونە شارەکانی کوردستان. من لە کاتی ئازادکردنی هەولێر لە دەست هێزی سەدام لەوێ بووم بە مەبەستی ئەنجامدانی کاری وێنەگری لە کۆڵان و شەقامەکاندا. ئەو کات لە بەشی هەواڵ کارم دەکرد. دوای ئازادکردنی ئیستیخباراتی هەولێر لە بیرمە 1-2 ڕۆژ دواتر زیندانیەکان هاواری یارمەتیان دەکرد، بەڵام کەس نەیدەتوانی زیندانەکە بدۆزێتەوە. شاڤڵ زەوی هەڵدەکەند بەڵکو بتوانێت لە ژێر زەوی دەریان بهێنێت. بەداخەوە نەمتوانی لەوێ بمێنمەوە چونکە ناوچەکە زۆر پان و بەرین بوو. من دەبوایە ئاگاداری هەموو جێگایەک بام. شەڕ و پێکدەدان لە دەرەوەی هەولێر بوو. دەبوایە لە پێشەوە وێنەم گرت بە. بۆیە کاتی ئازادکردنی زیندانیەکان نەمتوانی لەوێ بم. چەند تەرمێک لەوێ کەوت بوون. چەند سەربازی سەدامیشیان لەگەڵ بوو کە تا دواساتەکانی شەڕ بربەرەکانیان کردبوو. کاتێک سەربازانی عێراقی بەدیل لە جیران دەیانگوت ئێمە لەگەڵتانین، ئەوە شتێکی سیر و سەمەرە بوو. ئێستا کە ئەوان گولیان پێنەما بوو خۆیان بە بەشێک لە کورد دەزانی. منداڵان
ساڕای ئەوەی کە بە ئاسانی زیانیان بەردەکەوێ زۆریش بێخەمن، نازانن کە گەورەکان چ دەردێک دەچێژن. لەوێ بینیم کە منداڵان چۆن دەمردن، چ ئاوارەی باشووری عراق، چ خەڵکی کۆیت کە ئاوارە ببوون، چ خەڵکی قورەمشەهر و ئابادان. من شایەتی ئەو دیمەنە نەبووم کە منداڵەکان بەبێ ترس و دڵەڕاوکێ، بەڵام زۆر بە ئاسانی لەناو دەچوون. کەسێکم دیت پارەی زۆری پێبوو، ئامادە بوو تەواوی پارەکەی بدات تاوەکو پەناگەیەکی هەبێت بۆەوەی منداڵەکانی تیادا حەشار بدات. من دیمەنێکم لە باوکێک تۆمار کرد کە بەڕاستی دڵتەزیان بوو. ئێستاش کە باسی دەکەم حاڵم تێک دەچێت. سەر لە بەیانی هەوا زۆر سارد بوو. ئەو پیاوە منداڵەکەی لە باوەش گرت بوو، تەنیا دەیویست منداڵەکەی بە هەڵمی زاری گەرم ڕاگرێت بۆ ئەوەی منداڵەکەی لەسەرمان نەیبەستێت. من بەسەدان دیمەنی لەو جۆرەم بینیوە. لە سەردەشت کە کێوەکانم دەبڕی تا بگەمە هەولێر، ئەو کێوە بەرز و پڕ لە بەفرانەم دەپێوە. بەڕاستی دەمدید ئەو خەڵکە چه ئازارێک دەچێژن و چه هەوڵ و پەلەقاژەیەک دەدەن بۆ ئەوەی بگەنە سەر سنوور. لە قۆناغی یەکەمدا خۆم لە جێگەی ئەواندانا و بۆ خۆشم لەو سەرمایی زستانی سەر سنووردا لەگەڵیان نووسم. هەرکە هەوا کەمێک ڕووناک بۆەوە دەستم کرد بە وێنەگرتن. مەبەستم بوو بارودۆخی خەڵک لەو سەرمایەدا بخەمە ڕوو. مەرجی وەحشەتناکم دەبینی، خەڵکێکی زۆرم بینی کە نەیان توانی زیندوو بمێننەوە. کەسانێکم بینی کە شەو خەوت بوون، دەوڵەمەند بوون، سبەی کە ئاوارە بووبوون، تەنیا چەند بەتانیەکیان هێنابوو لەگەڵ ژن و منداڵەکانیان، نە خزمەتکاریان مابوو نە هیچ جگە لە قوڕ و بەفر و سەرما. لەبارەی ئەو وێنەیەی کە لە فەیسبوک و سایتەکاندا بڵاویان کردەوە و زانیاری هەڵەیان لەسەردانا بوو، وێنەکەشیان ڕەش و سپینیشاندا بوو، وا گوتبوویان ئەوانە ئەو مناڵانن کە بەرشاڵاوی ئەنفال کەوتون و چەند ساتێک دوای گرتنی گوێنەکە مردوون. وانە بوو، ئەوانە ئاوارە بوون و زیندومانەوە. من بۆ خۆم تاوەکو ناو خێمەکان لەگەڵیان بووم، بۆیە جوان نییە بێ هەبوونی زانیاری بە هەڵا لەو وێنەیە بڕوانن. من لەوێ بووم و شاهدی ئەو دیمەنە بووم. هەموو ئەو مناڵانە لە خاڵی سەر سنوور بوون و جگەلەوەی کە بارودۆخێکی زۆر سەخت بوو، سەرما و قوڕ و بەفر و ئاوارەیی لەگەڵیان بوو، بەڵام شادی هەبوو کە چیدی کەس بە دوایانەوە نەبوو، بۆمباران و کیمیاباران نەمابوو، توانیان زیندوو بمێننەوە.
کوردی ئێران هەموو چاوەڕوان بوون تاوەکو نان و خۆرمایان بدەنێ. خەڵک بۆ نان و خۆرما ڕیزیان بەست بوو. هەر کەسێک نانێک و مستێک خۆرمای بەردەکەوت. هەڵبەت سێو و نارنجیش هەبوون، بەڵام لەبەرەوەی هەوا سارد بوو خۆرما بۆ ئەوان باش بوو. ئاوارەکانی باشوور باختیان هەبوو. ڕاستە لە کوردستانەوە هاتبوون، بەڵام هاتبوونە کوردستانێکی دیکە. سەربازگەیەکی گرنگ لە دەوری هەولێر هەبوو، کەوتبووە دەست هێزەکانی کورد. چەک و تەقەمەنی زۆری تێدا بوو. کوڕێکی 12 ساڵە وەکو پیاوێکی گەورە دوو تفەنگی پێبوو، سیگاری دەکێشا، وەکو گەورەکان هەڵس و کەوتی دەکرد. زۆر لێ هاتوانە تەقەی دەکرد، منیش وێنەم دەگرت. بەڕاستی نازانم ئەو منداڵە چۆن وازوو گەورە ببوو. ئەو کوڕە لێی نەپرسیم بۆچی وێنەی دەگرم، وەکو پیاوێکی گەورە هەڵس و کەوتی لەگەڵ کردم. هیچی نەپرسی، منیش نەموێرا بڵێم بۆچی سیگار دەکێشی. وەکو ئەو گەورە جوڵامەوە هەوڵمدا ئەو هەڵس و کەوتە گەورانەی بە وێنە نیشان بدەم.